ئێرە دەڤەری بارزانە لە باشووری کوردستان. ئەم ناوچەیە دەوڵەمەند و ناسراوە بە جوانی سروشت و هەبوونی سامانێکی زۆری ئاژەڵی کێوی و باڵندەی جۆرا و جۆر. ئەم بایەخ پێدان و ناوبانگیەش دەگەڕێتەوە بۆ ئەو بڕیار و نەریت و یاسایانەی کە ڕاوکردن یان تێکدانی سروشت و لە ناوبردنی ئەم ئاژەڵانە قەدەغە دەکات. ئەو پیاوە خەڵکی گوندی شیوە دزە لە دەڤەری بارزان. ئەو دۆستی ئاژەڵی کێوی و شاخ و چیاکانە. ئەو سەرەتا لە ماڵ ئامادەکاری پێویست دەکات بە ئامادەکردنی چەک و دووربین و پێداویستی بەرگری لە خۆی و لە ژینگە. دواتر لەلایەن خێزانەکەیەوە بە شانازیەوە خواردنی پێویستی بۆ ئامادەیەکرێت، چونکە لە هەر گەڕان و پشکنینێک ڕەنگە ماوەی چەند شەو ڕۆژێک نەگەڕێتەوە. دوای هەنگاونان بەرەو ڕاپەڕاندنی ئەرکەکەی لەگەڵ پۆلێک لە هاوکارەکانی لە ڕێگای زانیاری چەند کەسێکەوە دەچن بۆ ئەنجامدانی کارێک کە پەیوەندی بە سەرپێچی و لە سنوور دەرچوونی ئەو کەسانەوە هەیە کە ڕاو دەکەن، بە تایبەتی لەو کاتانەی کە ڕاوکردن تێیدا قەدەغەیە. ئیشێ من یعنی ژینگە پارێزیە. ئیشێمە جەماعەتێکی تایبەتی سەر بە بەتەلیۆنی 6. ڕۆژانە ئیشێمە دەرەچین سبەینە سەعات 3 4 هەتا شەو بە گوێرەی معلومات. ئەگە کەسێک معلوماتن بدەتێ لە منتیقی بارزان بێم لە گوندبی لە هەر جێکی هەبیت مە چینە ئەو چیا و ئەوانە کەسێک یعنی ئەوەی داربڕینەی هەبی حیوان کوشتنی هەبی هەر یعنی ڕاوەکی هەر ئاژەلێک هەبیت. ئەمە هەر کەسێک بگرین ڕۆژانە بێم یعنی خەرێک هەبوو یا حیوانی کوشتیە گرتنە بە یعنی بە سەزای خۆی گەشتێ. یعنی غەرامەی خۆن هەیە، غەرامە هەیە، یعنی سەزا هەیە، سزن لە سزنێکەین، دار بەڕین، هەر کەسی داریتە بنە بەڕین ئەیگرین و تەحویلی مەحکەمەیە دەین. هێدی ئەوان نزیک دەبنەوە لەو ئامانجەی کە بۆی دەچن. لێرە کەسێک دەبینرێت خەریکی ڕاوکردنی ماسیە. مەسەلەی ماسی وەختی زاوزەی مانگا 5 هەتا 26 هەر بە هەر نەوعێکی ماسیا بگرن، هەر ماسیەک 50,000 دینا غەرامەیە. هەر ماسیەک
50,000 دینار غەرامەیە وەختێ زاوزەی پشتی زاوزەی دەتوانی بە تۆڕا بگری بە قولابەی بگری بەس مەسەلا تێنتی و دەرمان لێدان و ئەو تشتانە ڕاستی کارە ساتن غەرامەی زۆر لە حیوانش گرانترە یە بزن چیویە ئەوەی تێنتی لێ بدە شخصی هەی دەرمانە دێ لێدە خۆماندی ناکە دەرمانە لێدە و بە سەتا ماسی بە هەزارا ماسی ئەگە 100 ماسی بگیری ڕەنگە 5,000 بمری 10,000 بمری یعنی قۆمبەلێ دێ لێدە ڕەنگە یەک تەلیسە بگیری بە هەزارا ماسی دێ زاوزەی ناکە و دێشمێری ئەو هەر کەسێ هەرچێ بکوژی وەلا دەفتەرێک دۆلار غەرامەیتی یەک دەفتەر سیخۆر لە نکمە 200,000 دینارە کێروشێک 150,000 کە 150,000 دینار غەرامەیە بە داواش مە تازەکەوە وە ناکەین کەس بستەکەوە داودانانەوەش بۆ نمونە دوونێ مە هەندێک داوێت لە منتیقا خۆ گرتە یعنی زۆر داون ئەوەی ئیشی ئیکەواش بکەواش ئەوش یعنی تێنە ئیجرات کرد چەند ماسی گرت بینە دەرێ چەند ماسی تێرەنە وەرە نزانە ماسی قەدەغەیە سەرپنج تا کرد هەم ماسێک و 50,000 دینار غەرامەیە چەند ماسینە چەندن بیدایەتی 2013 مە دەست بە کار بووین بۆ ئەوەی مە یعنی دەست بە کار بووین خەلیکە بوو لە منتیقا بارزان دێ تەلەفۆنێکە دەبێت وەرن هەندێک ڕاوکەر لێرەنە زامە ئەگە شەوێن معلومات هەبێن و سبە یعنی شەوێ هەندێک دێست نەڕاوێ دێنەت یعنی چیای برا دۆستە دەبیمە شەوێ خۆ حازرکەین لەگە ڕاوکەرە ئەوان دێل بۆ ڕاوێ چن مەش معلوماتن پێشوەخت هەیە و دێچن نەڕاوێ ئەگە و چوونە ڕاوێ مەش یعنی تەبان دەبێ خۆ حازرکەین هەشنودە زەلام پەچەکەوە ئەو کو ئەسنە ڕاوێ ڕاوی ئاژەل چیوی ئەمەش دەبی وە خۆ حازرکەین زان بە ئەو معلوماتیە دەنەمە ئەوە زانیت ئەو دەبێتە من ئەو دێچنە فرانجی بۆ حیوان کوشتنی ئەگە ئەو جێکەی بە من گوت حەوجە نییە ئەو جارەکەدی لە من دووبارە بکەتەوە ئەس بەخۆ بەجێ ڕاوکەریە زانم نیشارە زاینا هەی لە برا دۆست بگرە هەتا چتە چیایە شیرینێ و ئەم منتیقانە لە منتیقا بارزان دەڤەرا بارزان مە لە هەمە جای شارە زاینە وەرە مەسەلا کاکدلێرەتی کاکدلێر بوویتە ژینگە ئەنی دەورێکی زۆر باشی هەوی مثلا حیوانە دار بڕینێ گەوە یعنی لەسەر پاوان و سۆتان و تشتیوە زۆری باشەوە دەوری هەی مثلا جەماعەتاوی شەو ڕۆژ دەوامێدا دلێ ژینگە پارێزە پێشمەرگەشی ژینگە پارێزە و هەر ئەمرێکی پێ بکەن ئەچیت و ئەو حیوانێکی بەخۆزان دەڤرا بارزان مەمنوعە داری تەڕ مەمنوعە و کەو مەمنوعە ماسی مەمنوعە ئەو شتە هەموو مەمنوعن کاک درێژی زەها مەزبورە حالەمێ بگریت شتەکە مەمنوعە دلێر وەکو پێشمەرگەیەک وەکو ژینگە پارێزێک زۆر دڵسۆزە بۆ کارەکەی زۆر هەوڵ دەدات ئەو کەسانێک کە کارێک دەکەن لە چیا بیانگەڕێنەوە سەر ڕێڕاست بۆ ئەوەی ژینگەی کوردستان بپارێزێتن هەم سەرما بیت گەرما بیت ستان بەفر ئەو بەردەوامە لە کارەکەی ژیانشان لە مەترسیدایە زۆر کەس لە ڕاوکەرەکان داوای هەڕەشیان لێ دەکەن بەڵام ئەویش لەسەر ئەو هەموو شتەی هەر بەردەوامە لە کارەکەی کارەکەشی خۆش دەوێت زیاتر
هەوڵ دەدات بۆ ئەوەی ژینگەکە بپارێزێت و زیاتر دڵسۆزی کارەکەی بێتن. هاوسەرەکەم زۆر ماندیە شەوێکتە داوامێ سوبەی نێتی نان لۆ داینیم چای لۆ داینیم هەندێک جار بەیانیە ڕۆ حتا شەوێ سەعات 8 نایەتەوە زۆر ماندیە. ڕاوکردنی باڵندەکانیش بووەتە پیشەی هەندێک کەس کە لە ڕێگای تەل و تۆڕی تایبەت و قەفەسەوە دەیانەوێت ڕاویان بکەن. زۆربەی ڕاوچیەکان لەم ناوچانە ڕاوی کەو دەکەن و بە دوایدا دەگەڕێن کە ئەم کەوانە دیمەنێکی زۆر جوان بە سروش دەبەخشن و بە قاسپەکانیان ژیان پڕ دەکەن لە ئاواز. مەترسی کارێمە ئەوەیە یەکەم ئەوی تێتە ڕاوێ هەر کەس محاولەیە کە حیوانە بکوژی زەلامش بکوژیت ئەو تشتەیە هەی ورچە هەی مارێ هەی گورگێ هەی هەفتیار مەبینە هەفتیار لە منتیقەمە ئەو دوڕندە خڕێ هەی ئەوەی حیوانش بکوژی ئەگە پێی بکری زەلامش دەکوژی بەس قوتار ببیت. ئەو حالاتە مێر لە مەش ڕوودای جەماعەتی پار هە ڕوبەڕووی هەندەکا بوون یعنی شەڕێت فەنجێ نەما یعنی بەدەستان خۆلێکدا بەس ئەلحەمدولیلا و سیلاحیان لیستاند و گۆشتان بەجێش هە بەس خۆ قوتار بوون و خەلاس بەس دوو زەلام بوون ئێمەش دوو بوون خوان لێکدا منیش یعنی چاودێری مەکرد بە دووربینێ گوتم هەرن لە فرانزینە گۆشتانێ لە باگرە گۆشتانێ لە تیرکەدای تکەیان لێدا بوو خوان لێکدان لە بە ئاگرە گۆشتیان لێستاند و سیلاحیان لێستاند و سیلا ئێستاشێ لە بەدەستێمە ئەو دوو ڕاوچیانە. یەکێک لە ئەرکەکانی تر کە زۆر جار تووشی کێشە و دەمەقاڵێ و شەڕەتەقەش دەبنەوە ڕێگریکردنە لە ڕاوی ئاژەڵی کێوی کا چەندین جۆر ئاژەڵی دەگمەن ڕوبەڕووی مەترسی و لە ناوچوون دەبنەوە. کاری دلێر و هاوکارەکانی گەڕانە بە دوای ئەو کەسانەی کە بە دوژمنی ژینگە دەناسرێن و دەستێکی بەرچاویان هەیە لە ناوبردنی سامانێکی بە نرخ و شاراوە. دلێر شوێنە شاخایی و دوورە دەستەکانی کردوتە ڕێچکەی ژیانی تا ژیانی ئەو ئاژەڵانە بپارێزێت کە تێکەڵ بە سروشت بوون و جوانیان ڕەنگی داوەتەوە لە نێو سروشتی ئەم دەڤەرە لە کوردستان. خەلێک لە منتیقا بارزان باوەڕ بکە 185 خەلێک هاروکاریان مایکە ئەگە هاروکاریان مەنەکەن مە خۆت شتەکەن پێ ناکرێت چونکە لە گوندمە من ئەوەم نییە بزانم دەخوا لە هەر گوندەک و ئەوانە دێ چ ڕوودێت بەس هەر کەسێک لە گوندێ خۆ لە ناحیە بی قەزا بێ هەرجێ هەبێ لە منتیقە لە دەڤەرا بارزان ئەنێ معلوماتای دەنەمە. بۆ نمونە مەسەل دوونێ برادەرێک تەلەفۆنی کرد گوتی هەندێک داوێنە لە جێکی وەرن هەرنێ ئەنی وەختێک کەویە بێتە خوارێ ئەمە ئەبینی ڕەوەند کەو لە کوێستانە دێتە خوارێ دێتە گەرمیانە خەرێک هەیە 50 یعنی بیسی دەستکە داوە دیدانێتەوە دیزانی کەو چێ ڕاتێت چێ ڕانایەتە خوارێ ئەگە بە داوشت لە بەراکەوادانە معلوم کەوش دێ لە دوو لەوە ڕێگەڕێ دیبینی وەختێکی خۆی پەناو داوە کە جارە هەی 15 کەودێ پێوە بن ئەوەش ئەو خەرکە هاوکارە و لە هەمە تشتێکی هاوکارە ینی بە تایبەتی لە دەڤەرە بازە.
ڕاوچیەکان دوای ڕاوکردنی کەوەکان بۆ خواردنی گۆشتەکەی و کڕین و فرۆشتن و ڕاگرتنیان بۆ جوانی بەکاریان دێنن. بۆیە ئەم تیمانە ئەم پیلانانەی ئەم ڕاوچیانە لە گۆڕدنێن و ئەم باڵندانە ئازاد دەکەن. سەرکەوتن لە لێوارە سەختەکان بۆ گەیشتن بە بەهادارترین سامانی نەتەوەی و پاراستنیان. ئازاد ببێ و دەبی بڕۆ چیتەوە چیای خەلێک ئەگە هاتە ڕاوێ مەش ئەو کودێت ئەو کو ئە پارێزیت بۆ حیوان گوشتنی ئەمەش لازمە هەو پارێزینەوە. جارە هەی 6 کەس 7 کەس دێچینێ ئەو کابرای دیگرین زاد چتە ناو سیارێن گر چ بە هاوکاریا ئاسایش و فەرماندێ بارزان جەنابێ شێخ بەهزاد بارزانی و چ بە هەر نەوعەکەبی ئەو کەسێکی هات بیتە منتیقا بارزان ڕاوێ بە زۆری هاتی نەگرتنی ئەوەی هاتەگرنیش ئەگە باز بکەم لێرە باز بکەم زۆرە ئەو غەرامەی مەدانە سارێک سزنە 1 سال دەبێ هەر حیوانێک هەر ئاژەلێکش 50 وەرەقەی بدات. ئیزاگە مساعدەشی دیدابێەوە تشتەکە دیە نەخۆ بە تعلیماتە مە یا ژینگە پارێزیە یعنی بەتەلیۆنا 6 ئەوەیە هەر کەسێک حیوانی بکوژی 5,000 دلار ینی 50 وەرەقە 1 ساڵیش تە حەبسێ دابێ. ئەو چەکەی تێتە گرتنیش ئەو چەکە یعنی نادرێتەوە ئەو شخصی ئەوی حیوانی پێکوشتە ئەو نادرێتەوە ئەو کەسە. حقیقت کاک دلێرە دەورێکی زۆر باشی هەی زۆر ماندیە لەو چیانەی کە ئەوە چیای پێ دەبێن برادۆست هەتا دەستە منتیقەی هەندا و گەلی عالی بەجی هەتا تێت گەلیش کەوتێ چیای شرینێ ئەو چیای پیرانێ حقیقت هەرزی ئەمە یعنی پەیوەندیشمان لە گەلێکەنە خاستن لەگەر دلێری زۆر تەنسیقمان هەیە لەگەر شێخ بەهزادی و شێخ سەباح ئەرێ وەڵاهی ماندیە حقیقت زۆر ماندیە یعنی مەسەلەی دەبینێت لە مەسەلەی داری دەچیتن و لە مەسەلەی ڕاوی دەچیتن و لە مەسەلەی وەختی ماسی دەچیتن و لە هەموو وەختان حقیقت زۆری بێ تاقسیلی نەکردیە. بنسبەت کاک دلێرە بڕاستی دلێرە زۆری ماندیە عینی پە منتیقەوە چونکە سنووری منتیقامە منتیقا بارزان gelek زۆرە ئەنی gelek زۆرە مەسەلەم دەبینە تەلەفۆنی دێبۆیتن بارانە ئان دەبینە بەفرە ئان دەبینە ڕیا دوورە عینی ئەوە گوێناتە هەندێک و ڕیا دووران بەفرانەوە دێچیتن وێجا پگوێرەی عینی چت بۆ دانا هەلبەتیقامە هەر ئیجراتاکە هەبیتن دلێ وەرگیریتن و نابێتن ئەوە vەیان وەفرانە ئەنی هیچ گوێناتە و تشتانە. یەکێکی تر لە دیاردە ناشارستانەکان کە زیانێکی زۆر بە سروش دەگەیەنێ دیاردەی داربڕینە کە دیاردەیەکی ناشارستانی و دژی سروشت و بە خراپەکاری وەسڵ دەکرێت. زۆر جار لەلایەن کەسانێک بە بیانووی جیاوازەوە دەست دەکەن بە بڕینەوەی دار و درەخت و زیانگەیاندن بە دارستانەکان. ئەمەش گەورەترین زەرەر و زیان بە ژینگە دەگەیەنێت. لە دەڤەرە بارزان دار بڕین دەبێنە قەدەغەیە هە لە زمانی شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەدی بارزانی و هە لە مەلا مستەفاش هەتا هەنووکە دار بڕین لە منتیقامە لە دەڤەرە بارزان دار بڕین قەدەغەیە دەبن هەندە خەرکی هەی دانات بڕی و لە گوندی خوکابرا یعنی سبەینێ دی دەرچی دو دارادی بڕی سێ دارا بڕی معلوماتن دی بۆی دیچی نەوێک و داریا بڕی یعنی چەند دانت بڕینە هەر داری ملیۆنە غەرامەیە هەر دارێک ملیۆنە غەرامەیە ئەگە غەرامی خۆش نەدە دەبی بستە ینی زیندانی سزنی هەتا ئەو ملیۆنەی لەسەر ڕەت بیت ئەوە مەسەلەی دار بڕی ئەوەی بشت ینی زۆر خەلک هەیە داوە ئەوەی کە ئەبێ هەگە داری نەبرم سوتەمەنی گرانە ئەوەشی جەنابی قایمەقایم باسی کرد دارێ هەی دارە هەیە هەشک بووی ینی سەرێ دارێ ببڕە سەرتا ئەمە بینی سەرتاڵێ ببڕە زۆر یانی تشتێکی جوانە داردین و بیتەوە ئەگە عامری 500 ساڵ بیدی بتە 1000 ساڵ دارێ ئەگە سەرێ لێ ببڕە
بەس ئەگە دارێتە بنە بەڕی ئەو دارە دەهێشک بی و ئەمەدی زەرمەند بین دارش دارا بەریە دار بەڕوویە دار مازینە دار دیندارە دار کرۆسک هەیە گڕک هەیە مە پێ گڕێک ئەو هەمە نەوعدارێک لە مەتیقێمە هەیە زا لازم نییە کەس دارێتە بنە بەڕی و چەند یعنی لە ماوەی چۆی چەند خەرکنێگرتە یعنی غەرامەشنی لێ وەرگرتە ئەو مەسلێ دار بڕین بە هەمە شێوەیەک دار لە دەڤەرە بارزان و لە هەمە جیا دار قەدەغێتە تە بنە بەڕین ئەگە خەرگەکەش بۆ خۆ ببڕی بەس الحەمدولله لە منتیقا بارزان دەڤەرە سەتانوهەت یعنی نابڕن دەگاوای نینە دارێ بڕنتە بنە خەرگەکە هەی مەسەل ئەوە هەست پێ ناکە بە ژینگە پارێزی دێکی دارێ بڕیت یان دێکی دارێ بڕی دەبنە احتمالە تاپڕێک شێوێبی دووکەوا بینی دووکەواش بکوش یەکێک لە سوودە هەرە گرنگەکانی ئەم دارستانانە بە کارگەی بەرەمهێنانی هەوای پاک و ئۆکسجین دائەنرێن هاوکات لە وەرگایەکی باشە بۆ ئاژەڵە کێویەکان و سەرچاوی بەروبوومی جۆرا و جۆری سروشتیە بۆیە لە ڕێگەی ئەم کەسانەوە هەوڵە درێت سنوورێک بۆ ئەم کارە دابنرێت و سزای ئەو کەسانش بدەن کە درەختەکان دەبڕنەوە. دار هەبوو یعنی سێ فەردە بەڕووی پێوە بوون 4 فەردە بەڕووی پێوە بوون یەک داری ی باشە تو وێ دارێتە بنە بڕە ینی سوودی چە بۆ تو یەک جارێ وێ دارێتە سۆبینێ سۆتی ناودارە چۆ جارەکە دیشی ناویتەوە هەتا مرۆڤ یەک بەنەدارێ لە ماڕا خۆی چینیت 5 ساردێ پێچێ یەک بێ وێ دارێ بڕی دارە چیاش فەرق نیە لازمە هەمە خەرێک یعنی ئەو چاوای هەبێت ژینگە پارێزی لە هەمە جیا هەبێت. خرج قندينا لو قندي جماعتي جنجاي الحمد لله مسيطرين على المنطقة وانا كان جنجا باريس داري ببرين حيواني بكوجين كوي بكوجين يعني همشتي عامل فكرة منع بي منع عالمش فقيرة بيد صلاة قيرانا النافنية عالمك مزبول خداري ببري حتى بيش تبي داري هيش كتينين داري ترنابرين حتى ماشي او دارانا ك همو هیچ کن بخوال سری چای به عینه به کریمینانی خوال. جنگه گرینگه تایبتی خواه هی. تایبتی اگه تو منطقه بارزان رامینه هم جنگه برفراوان جنگه که دل رفین دارستان چروپر زورترین نوعیت آجالیت کیوی کت وردا هیو نمونت وان لجهانیت که من پاراستنا وانه جی که لوی کو جوانیه که دت سرشته گرینگی آبوریا خوشی های خلقی که زور سالانه برو بومد زور لب جنگی و دستی که ون تایبتی او دارید کل بره وکو قصبانه مازیه یا گرکه جوشکه یا او برو بومد خورس کت کل جایتین سالانه دهاتت خلقی که لسه و بخو دتوانن خرکنه و جاره کادیل بازار بکنه پاره بجواجیانا خوب ترتیب تکن بیشگل هندیش او ساله که سر رای نبونا سوته منیش بس خلقی مزور مراعات جنگی ها کرده مثلا اگر دار برین پشتوایی که گشتی
یا کم بووە ڕەنگە سەرپێکی هەبوو بن لە هەندێک جا بەسمە مەجاالێدا خەلکی ئەو دارێت هەشتێکەوێت کورد بێکەلکن بخۆی استفاده لێ بکەن بن تەنسیقی گە مەفرەزێت ژینگە و لەژنێت کۆمەڵاتی دا و دەستگایت ئەمنی منتیقی سوپا و ئاسایشە و پۆلیسە ئەوانە هەمە تایبەتی ئەگەر بچینە سەر مەوزوعی ژینگە مەژینگە تەنها بە دەمای مەفرەزەیەکی و نەفرێک و دو نەفرانە هێلا زۆر جار لەوانەیەت مانگێکێدا دوو کۆبوونەوێت لەژنێت ئەمنیەت قەزای لەسەم مەوزوعی ژینگەی بێتەکردن بەس یا گرنگ ئەوا لێرە و محتەمە بە کاروباری ژینگەی زیاتر مەفرەزە دەردەچن مەفرەزێ خودی کاک دلێروان مەفرەزێ تایبەتی ژینگەی سەر بە بەتالیۆنا شەشە هەرکی خۆ زۆر پەڕێکوپێکی بجتکەین دیارە بەرنامە سەربازی ون لە کەنال کوردستان 24 پێشکەشی ڕێز کاک دلێر مەفرەزێ تایبەتی ژینگە لە بەتالیۆنا شەش دەکەین بەرامبەر وە خزمەت و ماندووبوونا شەو و نخۆنیا کو پێشکەش کرد لە ژینگەی دەڤەرە بارزان سەرڕای هەمە ئاستەنگ و کۆسپ و تەگەرێت تێنە پێشوان وەکو سەربازێکی ون بەردەوام لە خزمەت و لە خزمەتێدا بۆ پاراستنا ژینگەی لە دەڤەرە بارزان کاک دلێر